ڕۆژی دووشەممە بەهای نەوت لە بازاڕەکانی وزە لە جیهاندا گەیشتە بەرزترین ئاست و نرخی هەر بەرمیلێک نەوتی برێنت بە ڕێژەی لە سەدا 1.45 بەرزبوونەوەی بەخۆیەوە بینی و گەیشتە 83 دلار و 38 سنت. بەرمیلێک نەوتی تەکساسیش بە 81 دلار و 8 سنت مامەڵەی پێوەکرا. ئاژانسی ڕۆیتەرز بڵاوی کردەوە بەهۆی بوونی پێشمەرجی وڵاتانی بەرهەمێنەری نەوت و زیادبوونی خواز لەسەر نەوت کە هاوکاتە لەگەڵ بژانەوەی دامەزراوە پیشەسازیەکان، بەهای نەوت لە بازاڕەکانی وزە لە جیهاندا گەیشتە بەرزترین ئاست و نرخی هەر بەرمیلێک نەوتی برێنت لە 84 دلار نزیک دەبێتەوە. ڕۆژی هەینی ڕابردووش نرخی نەوتی سووکی تەکساسی ئەمریکا بە ڕێژەی لە سەدا 2 بەرز بووە و گەیشتە سەرووی 80 دلار کە بەرزترین ئاستێتی لە دوای ساڵی 2014 و لە ئێستاشدا لەو نرخەی بەردەوامە. بەرزبوونەوەی بەهای نەوت هاوکاتە لەگەڵ ئاساییبوونەوەی ژیان لە زۆرێک لە وڵاتان و کرانەوەی سەرجەم ناوچە گەشتیاری و کارگە و دامەزراوە پیشەسازیەکان کە بە تێک ڕاخواستیان لەسەر نەوت زیاد کردووە. بە جۆرێک ماوەی زیاتر لە 7 هەفتەیە بەهای نەوت بە بەردەوامی بەرز دەبێتەوە. لەگەڵەوەشدا بەرزبوونەوەی بەهای نەوت هاوکاتە لەگەڵ بەرزبوونەوەی نرخی جۆرەکانی دیکەی وزە وەک گازی سروشتی و خەڵوز و کارەبا کە ئەوانیش بوونەتە هۆی بەرزبوونەوەی خواست لەسەر نەوتی خاو. لای خۆیەوە کارۆلین باین ڕایۆشکاری یابووری لە دامەزراوەی ئیکۆنۆمیکس ڕایگەیاندووە پێشبینی دەکەن تا کۆتایی ئەم ساڵ خواست لەسەر نەوت زیاتر بێت و دەگاتە بەرزترین ئاست، بەڵام لە سەرەتای ساڵی 2022 جارێکی دیکە خواست لەسەر ئەو وزێ ڕوو لە دابەزین دەکاتەوە. پەیوەست بەم بابەتەش دامەزراوەی بانکی ئەمریکا لە دوایین راپۆرتی خۆیدا ڕایگەیاندووە لەو باوەڕەدان سەرەڕای ناجێگیری نرخی نەوت، بەڵام هەنگاوەکانی ئۆپیک و بوژانەوەی بازاڕەکانی جیهان لە سەرەتای ساڵی داهاتوودا بەهای هەر بەرمیلێک نەوتی برێنت بۆ 100 دلار بەرز دەکەنەوە. ئەمە لە کاتێکدایە لە ماوەی 7 ساڵی ڕابردوودا بەهای نەوت هاوشێوی ئێستا بەرز نەبووتەوە. ئاداری 2020 دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و کەمبوونەوەی خواست نرخی نەوت لە خوار 20 دلارەوە مامەڵەی پێوە دەکرا، ئەوەش نزمترین ئاستی بوو لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا. لە لایەکی دیکەوە بەرزبوونەوەی نرخی نەوت وای لە وڵاتی چینی گەورەترین بەکارهێنەری نەوت کردووە بەرهەمێنانی خەڵوز وەک سەرچاوەیەکی دیکەی وزە زیاد بکات.